سڵاوتان لێبێ من نور یوسف لە پۆدکاستی ئەمڕۆ سەرنج ئەخەمەسەر نهێنیەکی تری پەروەردەی منداڵ کە ئەویش جیاوازی تاکایەتیە. جیاوازی تاکایەتی چییە؟ گرنگیەکەی چییە؟ طبعاً لە لای مناڵ چۆن بتوانم گرنگی پێ بدەم و بیناسم و چۆن مامەڵەی لەگەڵ بکەم بەبێ ئەوەی هیچ لایەنێکی نەرێنی لەسەر ئەو مناڵە بەجێ بهێڵم. ئەمڕۆ لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا سامی عەبدوڕەحمان سەرنج ئەخەینە سەر ئەو بابەتە و بە تەفاسیل زیاتر قسەی لەسەرەکەین. گرنگی جیاوازی تاکایەتی چییە؟ یان جیاوازی تاکایەتی چییە لە ناو مناڵە؟ بە تایبەتی لە ناو خوێندنە لە پەروەردەیە. من وەکو مامۆستایەک تا چەندێک گرنگە من بزانم جیاوازی شتێک هەیە ئەسڵەن ناوی جیاوازی تاکایەتیە. لەوانەیە زۆر کەس ئێستا گوێی لێمان بێت جگە لە دایک و باوکەکان کە چەندێک گرنگە بیزانن، بەڵام هەندێکیشمان هەیە لە مامۆستاکان، یعنی لە مەکتەبەکانە، لە جامیعەکانە، حتا لە شوێنەکانی ئیشە بۆ نمونە خاوەن کارەکان بزانن جیاوازی تاک چییە. طبعاً ئەمە لە ئیبتیدایی و لە مناڵەوە دەست پێ ئەکا، لە زۆر پێش ئیبتیدایی لە دایک و باوکەوە دەست پێ ئەکا، ئینجا دوایی کە ئەچێتە ئیبتیدایی و مەرحەلەی متەوەسطە و ئەعدادیە و جامیعە جەماعەتی پەروەردە ئەگرێتەوە. زۆر سوپاس بۆم بەرنامە، هیوادارم بەردەوام بن لە پێشەشکردنی بەرنامەی پەروەردەیی، چونکە ئەگەر ئێمە بمانەوێ ببینە وڵاتێکی داهێنەر بەرهەمدار ئەبێ لە پەروەردەوە دەست پێ بکەین. دووبارە دەستخۆشتان لێ یەکەم، هیوادارم بەردەوام بن. جیاوازی تاکایەتی چەمکێکی زۆر گرنگە لە دنیای دەروونزانیە و حتا ئەگەر لە ئەفلاتونەوە دەست پێ بکەین درکی بەوە کردووە کە ئێمە ئەکرێ سێ بەشی مرۆڤ بین. بەشێکمان خاوەنی هێز و عەزەڵەی جەستەیی بین و وڵاتەکەمان بپارێزین، بەشێکیشمان خاوەنی بەرەمهێنانی کوشت و کاڵی بین و هونەری بین، و بەشێکیشمان ئەقڵێتی سیاسی و بەڕێوەبردنمان هەبێ، ئەمانە ئەبێ وڵات بەڕێوە بەرن. کەواتە ئەگەر بین لە مێژوو باسیکەین هەل لە ئەفلاتونەوە بگرە هەتا تازەترین توێژینەوەکان گرنگی بەوادەن کە هەر یەکێک لە ئێمە جیاوازین، وەکو چۆن پەنجەمۆری هیچ کام لە ئێمە لە یەک ناچێ، بە هەمان شێوە تەبیعەتمان، زیرەکیمان، تواناکانمان جیاوازن. دوو فەلسەفە یان دوو بیرکردنەوەی ئەساسیمان هەیە دەربارەی جیاوازی تاکایەتی لە سەرەتاوە. بەشێکیان دەڵێ ئێمە بەهۆی ژینگە و دەوروبەرەوە جیاواز ئەبین، کەواتە ئەبێ هەمومان یەک هەلی یەکسانمان بۆ بەرەخسێ بۆ ئەوەی فێر ببین، پەرە بە خۆمان بدەین، بەرەو پێشەوە بڕۆین. بەشێکی دیکەی نوێ ئەڵێ نەخێر، ئێمە بەهۆی جیاوازیە جەستەیی و عەقڵی و دەرونیەکانمانەوە جیاوازی تاکایەتی وەردەگرین، بۆیە دەبێ هەر یەکێک لە ئێمە لە ژینگەیەکی تایبەتی خۆمانە بین. ڕاستیەکەی لەم کۆتایانەوە جمهوری فکرەی دووەم زۆر زیاترە، چونکە هەر یەکێک لە ئێمە لە ئاستی زیرەکی، لە ئاستی کەسایەتی، لە ئاستی توانە، لە بواری جەستەیی جیاوازین. ئەمەش لایەنی بۆ ماوە و لایەنی فسیۆلۆجی زۆر کاریگەری هەیە لەسەر مرۆڤ. ئەگەر بین بە کورتی باسی پێناسەیەکی سادی جیاوازی تاکایەتی بکەین، بریتیە لەو تایبەتمەندیانەی لە ڕووی عەقڵی، جەستەیی و دەرونی کە مرۆڤێک لە مرۆڤێکی دیکە جیاکاتەوە. ئەمە ئەتوانین بڵین سادەترین پێناسی جیاوازی تاکایەتیە. ئەگەر ئێمە بمانەوێ پەروەردەیەکی دروست بکەین وەک جەنابەت ئاماژەت پێدا، ئەبێن نهێنی جیاوازی تاکایەتی لە مناڵەکانمانە دەرێک پێ بکەین. پێویستە چەمکی جیاوازی تاکایەتی بەرینە ناو قوتابخانەکانمان، ناو خێزانەکانمان، تەنانەت لە ناو زانکۆش. ئەگەر ئێوەی بەڕێ سەرنجتان دابێ، تا ئێستش کەسانێکی زۆرمان هەیە کە بە پۆلی دوانزەکان ئەڵێن ئەی تۆ فەرقت چیە لەگەڵ فڵانە کەسا، بۆ ئەو سەتی هێناتۆ. کەواتە ئێمە هێشتا بیرکردنەوەمان لە بیرکردنەوەی فەلسەفەی کۆنەکەیە کە دەڵێ ئێمە هەمومان وەکو یەکواین، ئیتر ئەگەر کەسێک خۆی خوێندی زیرەکە و نەی خوێندەوە ئیتر نا. کەسێک لەوانەیە بە یەک کاتژمێر بتوانێت زۆر ئاسانتر لە بابەتی بیرکاری تێبگا، لەوانەیە هەمان هاوڕێکەی لەوانەیە بە سێ کاتژمێر نەتوانێت لە هەمان شت تێبگا. ئەمەش بەهۆی جیاوازی تاکایەتیەوەیەتی لە ڕووی توانە عەقڵیەکانی. طبعاً تۆ باسی جامیعەت کرد، وەرە زۆر وەرە دواوە، وەرە سەیری ئەو مناڵە بچووکانە بکە کە بۆ مناڵی کوڕە گەورەکەم لە تەمەنی 9 مانگی ڕێی کردووە. بۆچی ئێستا ئەمە ساڵێک و نیوە تەپە ناتوانێ ڕێ بکە؟ بۆچی ئەمە هەتا ئێستا دانی دەرنەکردووە، بەڵام ئەمە دانی دەرکردووە؟ بۆچی ئەمە ناتوانێ بۆ نمونە فلان خواردن بخوا، ئەمە هێشتا شیرە خوا و نانیها. لە زۆر سەرتاوە ئێمە ئەم مقارەناتانەوە ئەم بەراوردانە دەست پێ ئەەکەین.
طبعا دوو شت هەیە لەناو مناڵە کە دایک و باوک ئەیکەن و ئەمە ئەبێتەوە هۆی تێکدان و تێکشکانی ئەو مناڵە هەر لە ئێستاوە بەراورد کاتێککە من بەراوردی پێ ئەەکەم لە هەر شتێک بێت چەندێک تۆ هەست بکەی هیچ نییە و بۆ مەسلحەتی مناڵەکەیە کە باسی زیرەکیەکەین لەگەڵ ڕەخنە کاتێککە من ڕەخنەی لێ ئەگرم بۆچی فلان کەس توانی تۆ نەتوانی بۆچی براکەت هەنێک جار زۆر دوور ناڕۆین لەنا خۆشک و برایە ئەم جیاوازیانە دەست پێ ئەکات طبعا من لە علمی نەفس خوێندومە لەبەرەوەی ئەبواە بخوێنین و بەعمەلیش ئیش بکەین 3 ڕۆژ ئیشمانە کرد 2 ڕۆژ ئەمان خوێند ساڵەکانی بیدایەت کە باسی کە دەروون ناسی ئەخوێنیت لەگەڵ دکتۆرێکی نەفسیە داتەنەن ساڵەکانی تریش ساڵی ئەخیر لە مەکتەبێکا داتەنەن وەکو مامۆستا بۆی بزانی تۆ چۆن ئەتوانی مامەڵە لەگەڵ ئەو مناڵانە بکەیت لێرەیە تەرکیزی هەرە گەورەی تعلیم با بڵێن پەروەردە بۆ ئێمە بۆ مناڵەکان ئەوە بوو کە ئێمە لە کاتی یاری من تەرکیز بکەم زانم ئەو مناڵە چین ئەو توانایانی کە هەیەی لە کاتی یاری کاتە دایک و باوکیش ئەگەر لە تربیەش نەبێ و لە مەکتەب و لە ڕۆزەشانە بێ دایک و باوک لە ناو ماڵەکانە ئەتوانێت تەرکیز بکاتە سەر شێوازی یاریکردنی ئەو مناڵە چونکە ئامادە باشیەکانی زۆرن کە پیشانت ئەدا چین ئەو توانایانی کە ئەو مناڵە هەیەی کاتەها لە ئەخیرەوە ئەگەمە ئەوەی کە هەر مناڵێک مەهارەیەکی هەیە واتە توانایەکی هەیە من وەکو دایک و باوک ئەتوانم تەرکیز بکەمە سەر ئەو توانە بیدۆزمەوە یەکەم جار اینجا دوایی تەرکیز بخەمە سەری بۆی بتوانم گەوری بکەم کە گەورم کرد اینجا دوایی ئەتوانم ئەو ئینسانە داهێنەر دروست بکەم طبعاً ئبداعی پێ بکات خۆی لە ناو جیاوازی تاکایەتیشە ئەمە 4 فقرەی ئەساسیمانەیە بۆ منە جیاوازی لە نێوان کەسێک و کەسێک تەنانەت هەیە جمکە ئێمە پێڵین جمکانی دوانە من هەمە نسێنیشڵاتەمە لێش بن تەنانەت جیاواز ئەبن کە گەورە بن خۆ دەڵی یەک ژینگێ یەک پەروەردەی تەنانەڵی یەک جلوبەرگم بۆ کڕێون بەڵام هەمانە ئێستا نمونەمان هەیە کەسێک خێزانێکمانەیە کوڕەکەی یەکێکیان جمکیانەیە دوو جمکە یەکێکیان زۆر مەیلە و دینە یەکێکیان زۆر پێچەوانی دینە یەک خێزان یەک ژینگە یەک تەمەن تەنها چەند دقەیەکیان بین بوو بۆیە ئەکری ئەمەش هەبێ جیاوازی لەناو خودی کەسەکانیشمان هەیە خاتونور ئێمە تەنها جیاوازی تاکاتی لە بینی کەسێک و کەسێک نییە لە نێوان خودی کەسەکانیشمان هەیە لەناو خودی کەسەکە خۆی بۆ منە کە تێستی کەسایەتیەکەی یان بۆ منە تێستی زیرەکیەکەی بۆ دەرەکەوێت لە لەقێکا زۆر باشە بۆ منە لە یادگەیە زۆر باشە بەڵام کێشەی بەڵگەهێنانەوەی ڕەوانمان هەیە کەواتە لە داهاتوو ئەگەر ئەم کەسە پەروەردەی دروست نەبێ ئەبێتە فەرمانبەرێکی باش ئاگدار بە فەرمانبەرێکی باش بەڵام ئەگەر توانای بەڵگەهێنانەوەی ڕەوانی بەرز بێ لە داهاتووە ئەگەری زۆری هەیە بتوانێت ئاراستە بکە ببێتە سەرکردە داهێنان بکە لەسەر بابەتەکان زۆر زیاتر بمێنێتەوە و گۆڕانکاری دروستکە باشە ئەمە ئەکەوێتە سەر ئەوەی بۆ نمونە ئەگەر دایک و باوکێک زۆر زیاتر گوێیان لەو ستۆری خەیاڵیانە بێ کە مناڵەکان ئەیکەن یان بۆ ئەوەی لە جیاتی بۆ نمونە یەکێک لەو ڕێگانی کە ئێمە ئیگرینە بەر من بۆ ئەوەی تربیەتی مناڵەکەم بدەم بە ستۆریەک دێم قسەکەی بۆ ئەگەرمەوە ئایا ئەمە هیچ دەورێکی هەیە بێگومان دەوری هەیە بەڵام بیرمان نەچێ ئێمە لە دەروونزانی کەشە هەموو قۆناغێک جاکراوەتەوە ساڵ بە ساڵ توانای مناڵەکانمان جیاوازە بۆ منە مناڵێکی 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ هێشتا لە دنیای خەیاڵاتایە ئەو ئیفلام کارتۆنانەیە کە تۆ سەیریەکە ئەو سەیریەکە بەڵام مناڵێکی دەوروبەری تەمەنی 6 ساڵ و 7 ساڵ وردە توانایەکی بۆ دروستە بێ کە واقع لە خەیاڵ جیاکاتەوە ئەبێ زۆر وریابی ئەگەر مناڵێکی 7 ساڵ و 8 ساڵ بەرەوسەر هەوڵ بدەین بە چیرۆکی خەیاڵی قەنەعەتی پێبێنین بەکارێک ئەو مناڵە لە دواییە زیاتر خەیاڵی دەرەچێ ئەچێتە دنیای خەیاڵات و وا دەزانێ ئەوەی کە خەیاڵی بۆکار ڕاستە ئەگەر چیرۆکی پێغەمبەرەکان مەسەلەن بڵێ اینجا بەپێی واقع ینی ئایا ئەو چیرۆکە من باسی تەمەنەکەم باشە مەسەلەن منداڵ لە تەمەنی 7 ساڵ و 8 ساڵ جیاوازی ئەکا لە بینی خەیاڵ و ڕاستی ئەگەر هاتوو ئەو چیرۆکە لەگەڵ تێگەیشتنی ئەوانە گونجا وردە شک و گومانی بۆ دروستە بێ ئەگەر هاتوو ئەو خێزانە اینجا لەو کاتەشات بیرکردنەوەی ڕجتی بۆ دروستە بێ یان با بڵین گومانی لا دروستە بێ ئەگەر بێت و لەو کاتەیە گومانی لا دروست بوو پرسیاری کرد ئەو خێزانەوتی نەخێر من ئەزانم تۆ نازانی یان دانیشە پرسیارەکە باش نەبوو یان ئەوهایە و تەواو ئەم مناڵە لە داهاتوە کەسێک دەرەچێت کە ئەتوانم تا حدێک بڵێم خۆپەرست دەرەچێ ئەویش ئێوێ بڵێ من هەموو شتێک ئەزانم
یان کەسێک دەرەچێت ناتوانێت بیرکردنەوەی قوڵی هەبێ، ناتوانێت بیرکردنەوەی داهێنەرانەی هەبێ، هەر وەکو باسم کرد شتێکی پێ بڵێن ئللا ئەو شتەی پێ بڵێن ئەو شتەی ئەکات کە پێی ئەڵێن، ناتوانێت خۆی لەم بینە بیری لێ بکاتەوە. بۆیە قۆناغی هەرزەکاری زۆربەی ئەو مناڵانەی کە لە تەمەنی 7 بۆ 9 ساڵی فێری ئەو دوو جۆر بیرکردنەوە نەکراون، خەیاڵی واقعیەکە جا نەکراوەتەوە، لە قۆناغی هەرزەکاری ئەچنە ناو دەیدریمینگ، واتە زیندەخە و بە خەیاڵی خۆی یەکەمی هەرێمە، بە خەیاڵی خۆی بووە بە پزیشک بەخەیە. تەمام ئێمە ئامانجمان هەیە، بەڵام ئامانج ئەبێ لەسەر بنەمایەکی واقعی بێ، لەسەر بنەمایەکی ئاگایی بێ، لەسەر بنەمایەکی تواناکان بێ، بزانێت توانەکانی تا چەنە، توانەکانی تا چەنە. بۆ منە ئێمە پێشتریش باسم کرد خەڵکی زۆر گەورەمانەیە بەداخەوە لە ئاستی دکتۆرە کە دەڵێ بیهێنە پێشچوی خۆ تۆ ئەم ساڵ دەبیتە یەکەم. آخر تۆ ئەگەر 20,000 کەس گوێ لەم قسەی تۆ بگرێ، ئەگەر 10,000 خەیاڵەکە بکەن دوایەکە نەبێتە یەکەم، چکە یەکەم بوون 180 پەیوەندی بە IQ-ەوە هەیە، ینی تۆ ناتوانانی هەموو کەسێک بێنی بیکەی بە یەکەم بەڕاستی. ئەی چەند منداڵمان بۆ دەرەچێت لەو سەرەوە بە سەدمەی دەرونیەوە. خەیاڵکردن حدودی خۆی هەیە، ئاستی خۆی هەیە. منداڵک لە تەمەنی 16 ساڵیە هەندێک خەیاڵ هەیە بیکە، ئەمە غەڵەتە. بەڵام منداڵێکی 4 ساڵ 5 ساڵ 6 ساڵ ئاساییە. بۆیە دووبارەیەکەمەوە بە گوێرەی دەروونزانی گەشە ئێمە بێت تەمەنەکان جیاب بکەینەوە، بە گوێرەی تەمەن قرار بدەین کە ئایا ئەو خەیاڵە یان ئەو چیرۆکە دروستە یان دروست نییە. پێم وان نییە لە ئێستادا، نازانم یان من بەرچاوم نەکەوتۆیان بەس نەمبینیوە چیرۆک نووسێک یان پسپۆڕێکی بوارەکە بێت بڵێ ئەم چیرۆکانە بۆ ئەم تەمەنە ئەگۆنجێ، بە گوێرەی دەروونزانی و منداڵناسی بێت قەرار لەسەر چیرۆکەکان بدات. بەس هەیە کتاب مەتەلە نووسراوە ئەمە بۆ تەمەنی ئەوە نە. هیوادارم بەس ئایا تا چەندێک سەرچاوەکەی مەسەلەن زانستیە، تا چەندێک گونجاوە، چکە ئاگدار بە ئێمە ئەبێ بە گوێرەی دووبارەیەکەمەوە توانای منداڵ قسە بکەین، بە گوێرەی توانای منداڵ شت بنووسین. بۆ نمونە منداڵێک لە تەمەنی 9 ساڵی و 8 ساڵی ڕەشوسپی ناتوانێت بکاتە ڕەساسی. چۆن؟ یان شتەکە هەمووی ڕەشە بینێ، یان شتەکە هەمووی سپیە بینێ، با ڕوونتری بکەینەوە. یان پێی وایە بۆ منە من خاڵی ئەوم زۆر باشم، تەواویتر خاڵم باشترین مرۆڤ، ئەگەر غەڵەتێک تەواو خاڵمە قەی ناکە، یان پێی وایە کە خاڵم ئیتر کەسێکی خراپە و تەواو. هەتا 9 ساڵی کۆتایی 9 ساڵی و 10 11 و 12 وردە منداڵ ئەتوانێت بزانێت تەواو ئەمە خاڵمە، بەڵام ئەکرێ فلان و فلانی غەڵەت بێ، فلان و فلانی باش بێ. ئەگەر هات و پەروەردە دروست نەبوو و لە تەمەنی ینی پەروەردەی خێزان ژنگەیەکی تەندروستی نەبوو، لە تەمەنی 10 ساڵی ئەم توانایە بۆ مناڵ دروست نەکەن، لە داهاتووە کە کەسێکی خۆشویست هەر غەڵەتێکیش کات تەواو قسەتە. کە کەسێکیشی بۆ نمونە ڕقێکی لە دڵ بوو یان غەرەزێکی بەرامبەری بە دڵ بوو، هەر شتێکی باشیش بکات بەخوا تەواو ڕقی کەواتە دووبارەیەکەمەوە هەم چیرۆک، هەم ئیفلام کارتۆن، هەم هەموو پرۆسەکان، هەم منهەجی خوێندن پێویستە ساڵ بە ساڵ لەگەڵ توانای منداڵەکانە گەشە بکات. طبعاً توانەکانیش زۆرن. بۆ نمونە هەریەک لە مناڵێک توانایەکی دیاریکراوی خاصی خۆی هەیە. بۆیە هەموو جار من کە ئەڵێم هەریەک لە ئێمە خاوەنی پەیامێکە، مەبەستم چی خاوەنی پەیامێکە؟ ئەوەیە کە من با بڵین توانایەکم هەیە کە من ئەتوانم بۆ نمونە تعبیر بکەم، یا من ئەتوانم سێرچ بکەم و بچەند ئسلوبێکی بەسیط بتوانم معلوماتەکان بگوازمەوە. فلێرە ئەو ئامادە باشیانی کە یاخود ئەو توانایانی کە لە لای مناڵ هەیە بە بەسیترین شێوە ئەگەر تۆ بتەوێت لە تەمەنێکی بچووکەوە دەست پێ بکەیت، مەتەن خوێندنەوەیە. هەنێک مناڵمان هەیە بەڵێ میولی خوێندنەوەی هەیە، مەیلی ئەوەی هەیە کە خوێندنەوە بکات، بەڵام من وەکو دایک و باوکیانیش وەکو مامۆستا ئەبێ بزانم ئەو مەیلی چ جۆرە خوێندنەوەیەکی هەیە. ئایا ئەمە ڕۆمانە، ئەمە جوغرافیەیە، ئەمە بیرکاریە، ئەمە فیزیایە، حەزی لە کامە مەیل هەیە. ئەم نەوعانە زیاد بکەم بۆی، ئەم نەوع کتابانە زیاد بکەم و لە بەردەستی بێت. ئەمە ئەوانی کە با بڵین میولی خوێندنەوەیانەیە. هەمانە میولی ئەکادمی هەیە، مەسەلەن حەزی لە خوێندنە، حەزی لە بەعام، ئەوانی کە ئەڵێن زۆر زیرەکن، بەعام حەزی لە خوێندنە، حەزی لێ دانیشێ بزانێ بیرکاری چۆن حەلەکرێ. مۆزوعی بیرکاری بابەتێکمان باس کرد لەسەر ئەوەی کە بۆچی هەنێکمان هەیە لە بیرکار، مەسەن یەکسەر کە علمی و ئەدەبی جیاکرێتەوە، یەکسەر ئەڵێ من لە بیرکاری زۆر خراپم، یەکسەرچم بۆ ئەدەبی، یەکسەرچم بۆ ئەدەبی. باشە بۆ یعنی قەت پرسیارمان نەکردووە من خۆم باش نەبوومە لە بیرکاری، قەت ڕۆژێک لە ڕۆژان نەخۆم نە ئەهلم و نەش با بڵین ئەو مەکتەبێک کە تیای بوومە ئەو پرسیارەمان بۆ دەرنەچووە کە ئایا بۆ من لە بیرکاری خراپم.
نورخان بۆ من لە تاریخ باشم لە بیرکاری خراپم. پێشەوەی باسی ئەوە بکەم ئێمە فێر نەکراوین چۆن فێر ببین. من هەمیشە ئەو قسەم کردووە. من ئەڵێم ئێمە فێر نەکراوین کە چۆن هەڵبژێرین. ئێمە یعنی سیرکە تۆ ئەبێ هەڵبژێریت کە هەڵبژێریت. بەڵێ اینجا بادیسان نامێ بچمەوە دەروونزانی گەش ئەگەرنا مناڵ لە تەمەنی 4 ساڵی و ئەبێ خۆی ڕەنگی پێڵاوەکان هەڵبژێرێ. لە تەمەنی 5 ساڵی ئەبێ خۆی جۆری جلو ڕەنگەکان هەڵبژێرە بەس کە ئێمە ئەم دەسەڵاتی نادەینێ ئیتر مناڵێک دەرەچێت کە توانای قەراردانی نابێ ئەو لە سەقسەکی جەنابێت. بیرکاریەکەم پێ بڵێ باسی بیرکاریەکەم بکەین. من دووبارەیەکەمەوە ئەڵێم 6 ساڵی سەرەتایی 6 ناوەندی دواناوەندی 4 زانکۆ 2 ماستەر 4 دکتۆرا کەس لەلای ئێمە پێمان ناڵێت چۆن فێر ببی بخینە لەبەرت کرد زیرەکی و لەبەرت دە لەسەر دەدینە ئەتوو دکتۆری نۆتینە ئەتوو مهندسی ئەو هایە مۆزوعەکە. ئێمە ئەبێ سەرەتا منداڵ فێر بکەین کە چۆن فێر ببێ. سەرەتا پێویستە فێری شۆفێرین بکەی اینجا تاقیم بکەیتەوە. نەک تەنها داوام لێ بکەی بڕۆ سیارەکە لێ بخڕۆ و وەرە بە ئیجازەکەت بدەمێ. ئەبێ سیستەمی پەروەردە لە سەرەتاییەوە منداڵەکان فێری شێوازی فێربوون بکات. هەر یەکێک لە ئێمە جیاوازین. سیستەمی تازەی لە عالەمە ئەڵێ ئەبێ منداڵەکان تێستی IQ بکرێن. سەرەتا تێستی IQ بکرێن بۆ ئەوەی کە چووە قوتابخانە لە ڕەوزە تێستی IQ-ئەکە بۆی بە مەلەفی ڕەوزەی و بچێتە قوتابخانە لە قوتابخانە بڵێ ئەم منداڵە لە بیرکاریە ئەو گرفتەی هەیە تکایە پۆلەکەی جیا بکەنەوە بە تایبەت دەرزی پێ بڵێن چکە ئێمە هەتا تەمەنی 4 ساڵی ئەتوانین دەستکاری هەندێک عملیاتی معریفی مرۆڤ بکەین و هەندێک عملیاتی عقلی مرۆڤ بکەین کە توشتی جیاوازن عملیاتی معریف و عملیاتی عقلی ئەتوانین بەرەوپێشی برین. بەڵام کاتێ ئێمە ئەم مناڵە تۆزە لە بیرکاری باش نییە ئیتر تۆ دی یەکسەر ناوناتۆری خراپ و قسەی پێڵێت و بەراوردی ئەەکەی بە کچە خوشکەکەت و کچە براکەت ئەم منداڵە ئەوەشی هەیەی لە ناوی ئەبین. شتێکی فەلسوفێکی هەند هەیە زۆر قسێکی زۆر جوانی هەیە ئەڵێ گرنگ نییە یان ئاساییە تۆشتانێک نەکەی کە ناتوانی بەس گرفتە ئەگەر تۆشتانێک نەکەی کە دەتوانی. ئێمە توانای مناڵەکانمان لە ناو ئەبین بەوەی کە نایان ناسین. ئەبێت ئێمە مناڵ نازبین مناڵەکەمان بناسین. ئەوە خێرە من پێشەوەی موبایلێ بکڕم لە دەخزم و کەسوکات پرسیارەکە مۆسەفاتی چییە کامێرەکەی چییە ئەی سناپەکەی نازانم هەر سیارەیەکە کڕم خانوویەکە کڕم 1 هەفتە ئەم سەرۆسەری بۆکەم اینجا ئەیکڕم یعنی شتێکە کڕی ئەسەن دوور بوو لە پرسیارەکانت وەنیە خێرە منداڵ ئەهێنیتە دنیاوە نایناسی نازانی چۆنە باشە ئایا ئەزانن توێژینەوەکان ئەویان سەلماندووە لە 6 مانگ و 7 مانگەوە منداڵ هەست بە سەمع و لەمسی دایکەکە لە سەرسکی. کۆرسێکم هەیە ناوی نهێنیەکانی پەروەردەی مناڵە لەناو ئەو کۆرسەیە دایکی حامیلە ئەڵێم باوەڕ ئەکەیت تۆ لە ئێستاە ئەتوانیم تربیەتی مناڵەکەت بدەیت ئەو شێوازی کە ئەتەوێ مناڵەکەت لەسەری دەرچێ لە کاتی حەملە تۆ ئەو مناڵە دروسەکەی کە ئەتەوێ کاتێکیش لە دایک ئەبێ هەموو جار ئەڵێم و هاواری ئەوەش ئەەکەم بە دایکەکان ئەڵێم ئێوە تاریخی مناڵەکانتان ئەنووسنەوە. یعنی من لە دوورەوە ئەزانم ئەو مناڵم ئەبێتە چی ئەتوانێت و چی ناتوانێت و چین ئەو مەشاکلانی کە لە ژیانە ڕوبەڕووی ئەبێتەوە. ئامنت و بالله هەندێک شت هەیە ئەوە اختیباراتی خۆیەتی من تەدەخلی ناکەم بەڵام تا ئەو مەرحەلەی 21 ساڵیەی کە من ئەتوانم دەستکاری شتەکان بکەم من مەسئولم و من شتەکان ئەبینم. جوانە خۆی بۆ معلوماتی جەنابەت توێژنەوەی تازە سەلماندوێتی ئەو دایکانەی 3 مانگ بۆ 4 مانگی یەکەمی دووگیانی سترێس و قەلەقی زۆریان هەیە ئەو ئەگەری زۆری هەیە منداڵەکەیان تووشی مێنتاڵ ڕیتاردیشن MR واتە دواکەوتنی ژیری ببن لەگەڵ ئەگەری ئۆتیزمیشان هەیە بۆیە سترێس و قەلەقی زۆر کاریگەری هەیە لەسەر دایکی دووگیان بە تایبەتی 4 مانگی یەکەم و خاڵێکی دیکە کە باسی منداڵناسیمان کرد کاتێک کە تۆ دی منداڵێک بۆ نمونە ئێستا بابەتێک زۆر باوە بابەتی بۆ نمونە LGBT و ئەم بابەتانە کە ئێستا لە عالەما باوە یەک توێژینەوەی زانستی لێرە ئەخەمە ڕوو ئەو دایکانەی لە کاتی دووگیانیە کە هۆرمۆنی ئافرەتان زۆر دەرەدەن بەس منداڵەکەیان نێرە ئەگەر زوو فریای نەکەون تووشی گرفتە بن لە داهاتوە و بەرەو زیاتر ئەو کوڕە ئەو نێرە بەرەو مێبوون ئەچێت وتەوانێ مەقسە لەسەر تربیەتەکەکەین و بەڵە زیاتر لە بابەتی پەروەردەیەەکە ینی قزم خۆی شتەکە ئەو تا ئەبینی وەکو شتێکی جینیە بەڵام من دێمەڵێم چێڵم خەتای دایکەکەی نەیتوانی تربیەتی بدایان خەتای باوکەکەیە و بە پێچوانەشەوە کوڕەکە بۆیە وەکو قسەکەی جەنابەت فەرمووت بێگومان پەروەردەکردن لە کاتی دووگیانیەوە دەست پێ دەکات بۆ نمونە منداڵە تەمەنی 2 ساڵ 3 ساڵ کە ئیتر دەست و قاچی ئەکرێتەوە و ئەوێ بجۆڵێ باشە ئەگەر ئازادی نەکەی ئەگەر هەر
جۆڵەیەکی کرد نەخێردانیشە مەڕۆ دەسێک بدەیت لە پەنجەی ئەزانی ئەو مناڵە لە داهاتوە ئۆتۆماتیکی قەلەقیەکی بۆ زیادەکەی ئەنگزایەتێکی لەناو قوڵایی ناخی هەیە ناوێرە دەست بۆ هیچ شتێک بەرێ بۆ چکە لە مناڵی زۆر سنوورداریان کردووە بڵێ اینجا هەر یەکێک لەم قۆناغانە تایبەتمەندی خۆیان هەیە 3 ساڵ لەگەڵ 4 ساڵ فەرقە بۆیە پێویستە منداڵ لە تەمەنی منداڵی لە پێشەوەی بچێتە قوتابخانە تێستی IQ بکرێت چکە هەتا تەمەنی 8 ساڵی ئێمە ئەتوانین لە ڕێگەی کۆمەڵە تەکنیک و ڕاهێنانی جیاواز کەسایەتی مناڵ چاککەین بەس لە 8 ساڵ 9 ساڵ بەرەو سەرەوە ئیتر کەسایەتی دا ئەمەزرێ دوایی چارەسەرکردنی ناڵێم نییە بەڵام قورسە ئەبێتە تایبەتمەندی کەسێک بۆ نمونە منداڵی غەرەزن ئەگەر منداڵەکەت بە غەرەزن پەروەردە بکەیت لە دوای 9 ساڵی 2 ساڵی ناڵێم چارەسەری نیە دووبارەیەکەمە بەڵام غەرەزن واتە شت زۆر لە دڵەگرێ واتە شتی هەرگیز بیر ناچێتەوە ئەزانی ئێمە ئەم ماوەی کە تستی ئایکیوەکەین ئەو منداڵانی کە یادگەیان زۆر بەرزە یادگەیان زۆر بەرزە منداڵانێکن شت زۆر لە دڵ ئەگرن ئەگەر پەروەردەیان دروست نەبێ بۆ منە شتێکی هەڵی بەرامبەرەکە هاوڕێکەی ئەگەر پەروەردەی دروست نەبێت و دایک و باوەک پێینەوتوێ ئاساییە هەمومان هەڵا ئەەکەین قەیچیەکە ئەبێ گیانی لێ بۆ منە بەڕاهێنانەوە ئەمەی فێر نەکردوێ مناڵێکی بغزن و غەرەزن دەرەچێت لە مەجای خۆی حەقەکەت لێکاتەوە من کەسی ئەوها ناسم بەڵێ بۆیە ئەمە ئەگەر پێش 8 ساڵی فریای کەوی ئەو کەیسانە دێنە لا ئێمە کە ئەزانین منداڵەکانیان یادگەیان زۆر بەقوتە یەکسەر پێڵین تکایە ئەمە لە بەرکردنی زۆر باشە هەرگیز وێنەی بیر ناچێ بە زەحمەت وێنەی بیرەچێ ئاگادار بە زۆربیان وتوانە بزەبت مامۆستا ڕق و کینەیەک لە دڵیانە بەرامبەر فلانە کەس یەکسەر تەکنیکمان پێداون کە ئەو ڕق و کینە نەهێڵێت بەس کە گەیشتە سەر و تەمەنی 9 ساڵ و 10 ساڵ ئیتر ئەمە بێتە تایبەتمەندی لە مرۆڤەیە بۆیە منداڵ دووبارە و سەدبارەیەکەمەوە ئەبێ بیناسی مەسەنە زیرەکی منداڵەکەت زیرەکی چییە؟ پێناسی زۆر زۆر یەکێک لە پێناسەکان ئەڵێ هەر مرۆڤ حەز بکا فێر ببێ ئەوە نیشانەی زیرەکیە یەکێکی دیکە لە تازەترین پێناسەکە زۆربەی زانایان لەسەری متتەفقن ئەڵێ زیرەکی بریتێ لەوەی کە بە تێستی زیرەکی ئەپێورێت بۆ منە ئێمە IQ ستانفۆر بینیەمان هەیە باشە کە یەکێکە لەو تێستانی کە خۆشببختانە ئێستا لە کوردستانە ڕازگۆیی و جێگیری بۆ دەرهێنراوە بە شێوەیەکی زانستی ئیشی لەسەر کراوە بەداخەوە بەشێک لە تێستەکانمان هەیە کە لە ئێرانەوە هاتوون لە وابزانام لە لوبنانەوە هاتوون لە میسرەوە هاتوون ئەوانە هەڵەن من لێرەوە بە خەڵکی دەڵێم ئەوانە نابێ بەکار بهێنرێن کاتان لە یەکەم چکە مقارنەی منداڵی کورد نابێ بیکەی بە مقارنەی منداڵێکی میسریان منداڵێکی ئێرانی حتى سوودی خواردن ئەڵێن ئەو خواردنەی بۆ نمونەکە لەوێ ئەڵێن ئەم خواردنە زۆر گرنگە ئەم خواردنە بخۆ ونا کەچی جیاوازی هەیە لەگەڵ ئەوەی کە لە عەرزی تۆیە و لە وڵاتی تۆ لە شوێنی تۆیە یەکێک لە جیاوازیەکان کە ئەڵێن ئێمە تێستی زیرەکی پێەکەین خواردن تەئسیرەکاتە سەر یەکێک لەوە خواردن تەئسیرەکە ژینگە تەئسیرەکە پەروەردە بەس بیرمانەچێت لە کۆتاییەوە 180 بۆ ماوەیە بۆیە کاتێ مناڵەکەی من لە شتێکە زیرەک نییە نابێت لۆمەی بکەمە بێ بیر لە خۆ بکەم و قەیچەکە منی لە شتا باش نەبووم ئێوە مناڵی منە بەس نقطەیەکی تریش بۆ منە ئەو باوکانی کە خۆیان مهندسنیان دکتۆرن دائیمەن هەوڵی ئەوە ئەدا ئەڵێ من دکتۆرم چۆن تۆ بۆ نمونە ئێمە ئەو شتەمان هەبوو کە ئەبوایە دائیمەن دەرەجەمان بەرز بێت لە بەروی باوکم دکتۆرە لە بەروی دایکم مامۆستای ها باید دەرەجەیەکی ئێمە شوکو ئەوان دەرەجەیەکی باش بهێنین ئاسایی نەبوو کە بۆ نمونە من تاکە کەس بووم لە ناو لامدا يعني لهندسة وطب لامدا من أو الرجاي منية بەڵام دائیمەن لۆمەی ئەوە ئەکرای تۆ باوک و دایکت ئەو هەیە چ عەجەب تۆ ئەم لایەنت گرتووە بۆیە من ئەم پەیامەش پێم زۆر مهمە ئەو دایک و باوکانی کە خۆیان شەهادەیەکی زۆر بەرزیان هەیە بەڕاستی نابێ ئەوە چاوەڕێ بکەن لەم ئەمەیە جیاوازی تا زۆر ڕاستە ئەمنیش بەڕاستی هەم باوکم پێشمەرگەیە هەم دایکم خانمی ماڵەوەیە و چوم هەندسەی میعماریم خوێن دوایی هاتمەوە دەروونزانیم خوێن دوای تێگەیشتم کە من زەخت لە خۆمەکەم مەرج نییە چێژ لەوە وەرناگرم کە ئەچم لە کاتی بینا دروستکردنا چاودێری شیش و بیم و ئەمانە چێژ لەوە وەرەگرم لەگەڵ مرۆڤ ئیشکەم بۆیە خۆزگا من هەمیشە بە سوابەتی وەڵێمەڵم خۆزگا لە 2011 کەسێک ئاوا پشتەمەری بگرت مابێتە ئاوەرە کاکە وەرە بڕۆ بۆ دەروونزانی واز لە هەندەسە بێنە خێری تایە کەس نازانێت خێر لە چیایە بەڵام قسەکەی من لەسەر ئەوەیە زۆر گرنگە مناڵ بناسین توانەکانی زیرەکی زەختی لێ نەکەین تۆزانی چ کارەساتێکی گەورە چ نەخۆشیێکی دەرونی لە ناو پۆلی دوانزەکانە بڵاو بۆتەوە ئەزانی بەشێکی کێشەکە ئیعلام و لەگەڵ ڕێزما وەزارەتی پەروەردەیە
لەبەرەوەی تۆ دەی زیرەکەکانمان پیشانە دەی تۆ دەی هەنێک جار ماڵەکانمان پیشانەتەن سەیری ئەم ژوورەکە ئەم ژوورە ڕوتوقوتە لێرە خوێندوویەتی تۆ لە خۆتەوە کە ژوورێکی باشت بۆ مناڵەکەت دانا قسەی پێڵێ وەرە سیرکە تۆ لەکوێ ژیاوی و ئەمیش لەکوێژیە ئەو چەند هێنا و تۆش چەنت هێنا بیر لەوە ناکەنەوە کە 180 پەیوەندی بۆ ماوەوە هەیە بەڕێزا من لێرەوە پەیامێک بنێرم کاتان لێکم پارە لە فێرکردنی منداڵەکانتانە سەرفکەن بەڵام زیاتر لە پەروەردە سەرفکەن چونکە ئەکرێ من زیرەکەکەم بەکاربێنم بۆ ئازابدانی خەڵک من ئەکرێ دارادووداری فێرکەم بەڵام ئەگەر پەروەردەی نەکەم لەوانەیە ئەو دارادووداری دێ بە غەڵەت بەکاربێنێ بۆ دژی خەڵک و نیشتیمان و کوردستانەکەمان ئەکرێ فێری ئینگلیزی بکەم بەڵام ئەگەر پەروەردەم نەکرد لەوانەیە ئینگلیزەکە بۆ دژی وڵاتەکەی و خۆی بەکاربێن بۆیە تکاتان لێکم بۆسن لە پارە سەرفکردنێکی زۆر لەوەی کە بە زۆر بتەوێت بە پارە زیرەکی بکڕی بەڕێزان بە پارە زیرەکی ناکردرێت بە زۆر خوێندنیش نییە بە زۆر خوێند من پێ دەڵام قوتابیمان هەبووە ئەم ساڵ تستی ئایکیومان کردووە ئایکیوەکەی 116 بووە بە 2 ساعت و 3 ساعت ڕۆژانە خوێندن کە لەژێر چاودێری خۆما بۆ توانێتی 93 و 94 بێنێ قوتابیشمان هەبووە ئایکیوەکەی نزم بووە باشە لە دەوروبەری 93 و 94 بوو بە خێزانەکەم و تۆ زەختی لێ مەکەن چونکە ئەو پەڕی زۆر خۆی ماندوو بکە ئەگەر بگاتە 85 بزەبتی ژوا دەرەچێت بۆیە ئەبێ منداڵ پێش ئەوەی بیخەیتە قوتابخانە ئەم تێستەی بۆ بکەیت بەڵام ئێستا تازە ڕۆیشتووە پێویستە لە هەموو تەمەنێکە بۆ منە قوتابێک کە تستی ئایکیو لەلای ئێمەکە لە پۆلی 12 زۆر بەواقعی پێڵێن ئەزیزەکەم تۆ تواناکانت ئەوەندەیە لەم بوارە زۆر باشەبی بەڵام لەم بوارەیە بە گوێرەی ئەنجامی تێستەکە ئەگەری هەیە تۆ نتوانی ئەنجامەکەت بەدەستبێنی ئەگەری هەیە نتوانی ببیتە بەرهەمدار چونکە ئێمە بەڕای من ئێمە لە قەیرانی مرۆڤی بەرهەمدارین زانامان هەیە خاوەن بڕوانامەمان هەیە دکتۆرمان هەیە یەک دنیا ماستەرمان هەیە دەستخۆش زۆر سوپاس گەیشت بەڵام بەرهەم داهێنان بۆ من تا ئێستش ئەچم لە وڵاتانی دراوسێ شتێک دێنم کە هەزاران پسپۆرمان هەیە زانی مناڵم بۆ لەبەرەوەی ئێمە زۆر چاولێکەرین ئێمە حەزمان لە تەقلیدە ئێمە عادەتەن تەقلیدەکەین حتا بۆ مناڵیش مەسەن من ئەمە تەقلیدی ماڵی براکەم کەم تەقلیدی ماڵی خوشکەکەم کەم تەقلید لە ناو کۆمەلگایە زۆرە وەرە سەیری خۆم ئەکەم پێش 2 ساڵ کە هاتو بوومەوە ئەوەندە مهم نەبوو بەلامەوە سەر قژم چۆنە ئەو ئەکسسواراتانی کە بەکاری هێنم نەوعی ماڵەکەم سیارەکەم مناڵەکانم لە چمەک مهم نەبوو بەلامانەوە لەبەرەوەی تۆ لە شوێنێکەوە هاتی کە ئەم شتانە مهم نییە بەڕاستی چیت پێیە ئەوە مهمە چی ئەتوانی بگەێنی ئەوە مهمە بەس زۆر بەداخەوە ئەیڵێم تۆماتیکلی ئێمە شوامان لێ دێ بەس ئاگام لە خۆم نییە ها منیش خەریکە احتیمامەدەم بە جلو بەرگە احتیمامەدەم بە ماڵەکەم بە پارە سەرفکردن لەسەر مناڵەکانم بەڵام دائیمەنیش ئەوم لە بیر ناچێت کە دیسان لێکێک لە کورسەکانە باسم کردووە وتومە کە باسی ئەڵێم ساڵێکی نوێی تەمەەن دەست پێ بکە کە باسی ئامانج و چۆنێتی دەست پێ بکەی و چۆن ئیشی بۆ بکەی وکو گەنجێکی تازە تەخەڕج ئەەکەیت باسی ئەوە کەم ئەڵێم وەرە سەیری جەماعەتی ئەوانی کە بزنسیان هەیە سەیری هەرە دەوڵەمەنەکان بکە ئەوانی کە ئێمەی شەهادەداری ماجستێر و دکتۆرامان هەیە ئەڕۆین لە لای ئەوان داوا ئەەکەین کە وەربگیرین کەچی ئەوان شەهاداتیان نییە ئەوان خاوەنی مەهارەیەک بوونە توانایەکی هەبووە پەرەی پێداوە گەورەی کردووە مێشکێکی بزنسی هەبووە ئەنجام شتێکی خۆشی لەسەرەوە پێ بڵێ ئێمە لە تستی ئایکیو 5 لقمان هەیە یەکێک لە لقەکان پێوترێت بەڵگەهێنانەوەی ڕەوان یەکێک لە لقەکان پێوترێت یادگەی چالاک ئەو منداڵانەی کە بەڵگەهێنانەوەی ڕەوانیان زۆر بەرزە عادەتەن لە شتەکان زۆر بە باشی تێگەن کە تێگەن لێکدانەوەی بۆکەن قوڵە چنە ناو بابەتەکان ڕخنەی لێ ئەگرن ئەمانن لە داهاتووە ئەبنە کەسانی داهێنەر و ئاراستەکەر و لیدەر لە بوارەکەی خۆیانە ئەوان ئەگەر ئەمانای باشە یادگەیان زۆر باش نەبێ ئەمانە عادەتەن لە قوتابخانە کێشیان بۆ دروستە بێ و بە کەسە تەمەڵ و ئیتر ناوناتۆرەکان ئەو مناڵانی کە تەنها یادگەیان زۆر بەرزە بەڵگەهێنانەوە ڕەوانیان نزمە ئەو مناڵانە لە داهاتوە ئەبنە فەرمان بەرێکی زۆر باش واتە ینی ئەوەی پێ ئەڵەن ئەتوانێت بیکە بەس ناتوانێت ڕخنە بگرێت ناتوانێت لە شتەکان تێبگات ناتوانێت داهێنان بکات ناتوانێت ئاراستە بکات ناتوانێت لیدەر لە کاتێکە سیستەمی پەروەردەی ئێمە لە بنەڕەتە ئەوەندەی گرنگی بەمە داوە بەمەی نەداوە ئەمە توانەکانی ئەگوژین کە لە بنەڕەتە ئەمە کەسانی داهێنەر دەرەچە لە داهاتوە ئەمە دەرەجەی باش دێنێک زیرەکەکەی ئەهێنە ناو ساحە چەپڵی بۆ لەدەن کە لەگەڵ کۆی ئەو پرۆسەیەنیم هەمووی غەڵەتە یەکەم و دووەم و سێم هەر ئەستان زۆر عیبە کە ئەمە ماوە تا ئێستا لە کوردستانە 2024 بەرحاڵ واز لەوە دێنین ئەمە لە داهاتوە وەکو ببورن ئەو چەمکە بەکاردێنم شت لەبەر ئەکاو ئەداتەوە
یعنی ئەتوانێت تەنها تطبیق بکە بەس ئەمەی ترکە ئێمە کوشتومانە لە سیستەمی پەروەردەمانە ئەمە داهێنەرەکەی کە ئێمە بەگریجی پێ بدەین کەچی بەداخەوە لە کوردستانەها شتەکە عکس بۆتەوە وەیە پەروەردە قسەکانی جەنابەت هەمووی تەواوە کەواتە ببینەوە سەر جیاوازی تاکایەتی بە گوێرەی جیاوازی تاکایەتی من ئامانجدا بنێم بۆ خۆم نەک لەسەر بنەمایەکی خەیاڵی کوڕی خاڵم توانێتی ئەوە بکە ئەی بۆ من تۆژینگە جیاوازە پەروەردە جیاوازە توانات جیاوازە هەموو شتێکت جیاوازە ئێستا لە عالەمە بۆ معلوماتت لە عالەمە ئەو توێژینەوانە زۆر باویانە کە 4-5 پرۆفیسۆر پێکەوە دەیکەن کەچی تا ئێستا لە کوردستان کە خەڵکمان هەیە پزیشکە پێی وایە ئەبێت تەنها خۆت بە تەنیا توێژینەوە کە اینجا تۆ کەسێ لە کاتێکا لە عالەمە باوی ئەوە نەماوە کە یەک کەس خۆی بە تەنیا توێژینەوە ئێمە حەڵقەیەکین وەنیە هەمومان جیاوازین هەر یەکێک لە ئێمە پرسپێکتیڤێکی وەزعەکە دەبینێ لایەنێکی وەزعەکە دەبینێ بەرهەمێکی جوان دروستەکەی بالضبط وایە طبعاً قسەکردن لەسەر ئەو بابەتە تاوا نابێت بەداخەوەی مەکاتەکەمان تاوا بوو هەستەکەم زۆر شتی گرنگ هەبوو زۆر شتی کە بەڕاستی ئەبوایە بیگەینین گەیاندمان بەڵام هێشتا ماوە هێشتا زۆر ماوە هێشتا لایەنی زۆر ماوە کە بەڕاستی هەم دایک و باوک و هەمیش تربیە مەبەستم پەروەردەیە ئیتر پەروەردە خوێندن ئەگرێتەوە جامیعەکان و هەموو دەوائرەکان ئەگرێتەوە مامۆستا سامی لە کۆتاییە چ پەیامێکت هەیە؟ دووبارە سپاس بۆم بەرنامەیە داواکەم لە وەزارەتی پەروەردە لە خێزانە بەڕێزەکان واز لە فکرە و فەلسفەی یەکەم و دووەم و سێیەم بێنن تکاتان لە یەکەم گرنگەوەی ئێمە مرۆڤی داهێنەر و بەرهەمدار دروستکەین هەر یەکێک لە ئێمە جیاوازیەکانمان بدۆزینەوە منداڵەکانمان بناسین ژینگەی تایبەت بە منداڵەکان بە پێی جیاوازیەکانیان دروستکەین بۆی مرۆڤی داهێنەر و بەرهەمدار بۆ ئەم وڵاتە دروستکەین دەست خۆش بێ انشاءالله گوێمان لێگرن انشاءالله ئەبێت لە کۆتاییە ئەمەوێ بڵێم تکایەکم هەیە بۆ هەموو دایکەکان تکایە بگەڕێ بە دوای ئەوەی چین ئەو جیاوازە تاکیانی کە لە مناڵەکانتە هەیە بۆ ئەوەی داهێنەرێک دروست بکەیت نەک کۆپیەک لە کەسێکی تر